دوێنێ هەینی 6/1/2023 لە شاری هەولێر ئاگادار کراینەوە کەوا تاوانێکی کوشتن ڕووی داوە لە گەڕەکی مفتی. دەست بەجێ هێزەکانمان لە بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر گەیشتنە شوێنی ڕوودا و دەست کرا بە لێکۆڵینەوە سەرەتایی تا بە زووترین کات. بۆمان دەرکەوت کەوا کەسێک بە ناوی بافعین تەمەن 35 ساڵ هەڵساوە بە کوشتنی کچەکەی تەمەن 14 ساڵ بە ناوی ڕەها بە شێوەیەکی درندانە و پێش کوشتنی ئەشکەنجەی داوە و پاشان کوشتێتی. هێزەکانمان بڵاوەیان پێکرا لە ناو شاری هەولێر و دەوروبەری تا بەرەبەیانی ئەمڕۆ شەممە بۆ دەستگیرکردنی تۆمەتباری بکوژ و ئەمڕۆ شەممە ڕێکەوتی 7/1/2023 تۆمەتباری بکوژ کە ئێستا دەیبینن لێرە وەستاوە خۆی ڕادەستی هێزەکانی پۆلیس کرد. فەراوی لێکۆڵینەوە بۆ ڕێکخراوە و ڕەوانی دادگا کراوە تاکو دادگای لێکۆڵینەوە هەولێر بۆ ئەوەی سزای یاسایی خۆی وەربگرێت. زۆر سپاس.